ساڵ دوای 16 ئۆکتۆبر هاتمە ئەم شارە شاری کەرکووک بە دوواداچوونم لەسەر خزمەتگوزاریەکانی ئەو شارە کرد هەر لەم شوێنە زبڵ و خاشاکێکی زۆرم بینی ئێستا 8 ساڵ تێپەڕیوە بەسەر 16 ئۆکتۆبر دەبینێم زبڵ و خاشاکێکی زۆر لە گەڕەکە کوردنشینەکانەیە هاتووم بزانم لەم شارەی کوردستانیەی کەرکووک چۆن خزمەتگوزاری پێشکەش دەکرێت ئایا جیاوازی لە نێوان کوردانی ئەو شارە و عەرەبانی هاوردەی شاری کەرکووک هەیە یاخودنا. ئەو گەڕەکە ناوی چییە و گەڕەکە؟ ئەمە ناوی دەروازێ. دەروازە؟ بەڵێ. ناوی دەروازەیە. دەروازەی. باشە ئەوە چیە لە بەردەم ماڵی تۆیەوە؟ ئەوە ماڵەکەی منە و ئەمەش بۆزاکەمانەوە. ئەوە چەند دەبێ وایەوە؟ وڵاوە 10 ساڵ 15 ساڵە هەروە. دەوە زیندەوەری تێدا نییە بۆق وەڵڵا هەچی زۆرت هەچی تۆ بڵێ تایەتی. هەمووی تێیە؟ هەموو شتێکی تایە پەرژین بێ سەگی تایە بۆق و چیزیا ماری تایە وەڵا ڕۆژە ماری ئەلەم ئەدە بوو ئەمە نەوەستوم. چەند ساڵە وەزع بەو شێوەیە؟ وەڵا هەر لە ئەوەلی هەروە. ئێستا تو مرتاحی لە عەدالەتی ئیدارەی پارێزگای کەرکووک؟ وەڵڵاهی عەدالەت بە ناشکوی ناڵێم نییە بەو شێوەی نییە؟ نە وەڵام خۆی بۆ ئێمە نییە و براستەمە حاجی گیان دەڵێن لە کەرکووک گەڕەکە عەرەبنشینەکان جادەی جوان و ئاو خزمەتگوزار بەس لە کوردنشینەکان وانییە بەخوای ترەوە خۆی لە پێش تا خۆتانە وەزاکە ئەوەی وا دیارە بە هەچێ بڵێن هەر ئەوەتە وا دیار لە هەولێر لە سلێمانی لە دوهۆک لەوانەیە زۆر کەس دەڵێ کورە کاکە ئەو کەرکووکە حیاتە لتری بەنزین بە 450 دینارە موچەش هەموو مانجێ دەدرێ واقعی ژیان تۆ بە هەر موچە لە کاتی خۆیان بدرێ بە هەر بنزین هەرزان بێ بەڵام کە سەحەتت لە مەترسیە بێت تەندروستی لە مەترسیە بێ ئەمە پێناسەی کەرکووکە تێگەی کە سەحەتت کەوتە مەترسیەوە ئەوانەی تر هەمووی سەفڕە بێتەوە فەرمانبەری تۆ؟ بەڵێ خۆ مشکلت نییە لە کارەکە؟ وەڵی خۆم لە کۆمپانیای نەوتم بەڕاستی زۆر محارەباکڕێن زۆر دژایەتیمانەکەن یعنی هی کورد دەستەڵاتیان هەیە یان شکلی ئەوەی لێرە وەڵڵاهی دەسەڵاتەکان زیاتر بەڕێکردنە بەڕێکردن ئەوەی بە فعلی نییە بەڕاستی تا نەگەڕێنەوە ناو پارێزگا تا نەگەڕێنەوە سەر ئەو یەکە ئیداریەکان نەگۆڕان پێشمەرگە نەگەڕێتەوە کورد دەستەڵاتی نییە داڵتان چۆن یاری دەکا ژیانتان چۆنە؟ زۆر بە ناخۆشی مناڵمانە کە ئەچێ بۆ قوتابخانە زۆر بە زەحمەت بەناو ئەم چڵکاوە معقولە عنی بڕوات باشە داوەتان لە ئیدارە نەکردووە پارێزگار ئەو بەری وڵات وتی گەڕەکەکان تاپلیکەن و چاکیانکەن بەخوا ناتوێتە دەممان چەند ساڵ ئەو هایە وەزاتان؟ وەڵات لە بڵێم چەند ساڵەوەتی لە ماڵمان لێرەوە 3-4 ساڵە هەروە بووە باشە هەر چاک نەبووە ئەم قامیشە ئەم چڵکاوەڵا بووە هەمووی نەخۆشیە هەمووی پێشکە زۆرە؟ جان پێشکە جورت بەری وەڵا تابعاان حەشەرە پڕی حەشەرەیە کەوایە لێرە معاشەیە بەنزینی شەرزانە بەری وەڵا بەس جورج و پێشکە و زیندەوەر خەڵکیێرە سام کردووە زۆر ئەری وەڵا هەمووی نەخۆشیە وەرەدای حاجی وەرە بزانم دەرتان چییەوە؟ جرجت کوشتووە بە قورعان هەموو ڕۆژ ناڕۆژێ دوو ڕۆژدار ئێمە فاقەنینەوە فاق مستەمەر مستەمەر خۆ ئاگای لێ ئەم لا کەلاوێت لەو لای چۆلە ئیتر ئەو هایە ناترسێت بڕۆ سێ و کەلاوەکە بزات سەگی تاهین بووە دوو سەکتەرەکی لە ناوی ئەدێ مەسەلەی پێشکە و ئەو شتانە هەر پێشکەوە خۆڵە خواوەچین وەخۆڵە ئەدی لە نەخۆشی ناترسێن نەخۆشکەوە نەخۆشی وەڵام حمە ماڵتان بۆ 4 مانگ لە تا پشت کەوتم 4 مانگ نەخۆش بووی بەزانی چوومە دکتۆر سلێمانی چوومە هەولێر هەتا چوومە هەولێر فحس خوێنی بە کودی حمە ماڵتاتە هینەوە مێشولی ئەدێ ئەو بەرپرسانە نان ببینن کەس نایە دووسێ ڕۆژ کاتی هاتم بۆ دەنگدانیان چیتانەوەتەوە هەروەندە بۆ دەنگدان وەختی دەنگدان دێ وەختی دەنگدان کاکە محافظ بووێرە هیچ ناکە نایکە منتیقە کوردەکان ناکام ناکە ئەوە چیەوە زبل و خاشاکە لێ وەڵڵاهی کە مە نازانم بۆیە هەرچی دێت زبل لێرە فرێدە دێرە فرێت ئارە وەڵڵا ئەدی جەماعەتی خزمەتگوزاری شارەوە وەڵای کەس نایە
نایە ناو ئەدی کۆ ئەو گەڕەکەی بێزار نەکرد بەرە وەڵا هەمی بێزار کردو بەس پێم برێ بڵێ بەس لە گەڕەکی کوردنشین وایە لە عربە ناو عربانیش وەڵا عارەبوانیە وانە وانە لەوێ خزمەت گوزاری هەیە بەڵێ هەیە بەس لای کورد نییە لای کورد نییە لای کورد نییە بخۆ خەڵکی کەرکوچی بەڵێ ینی لە منطقە عەرەبیەکان خزمەت گوزاری هەیە ئارە وەڵێ بەس لە ناو کوردەکان نییە. خزمەت گوزاری نییە نییە ناو حکومەت غایبە لێرە ئارە وەڵا غایبە باشە لۆ وایە لۆ وەڵڵاهی نازانم بۆیە حکومەتەکەمان هیچ نییە حکومەتەکە ئێرە هیچ نییە ناوڵ ئەدی لە محافزی کەرکووک ڕاستی ئەوەندە ساڵە حکوم دەکا لێ نە وەڵڵا ڕازی نییە ڕازی کەس ڕازی نییە ئەدی سەردەمینە دکتۆر نەسمەدینی ئەو کاتە باش بوو باش بوو ئێستا باش نییە ناو ینی کورد ئەو کات باش بوو ئەو کات باش. 16 ئۆکتۆبەر کورد باش بوو ئارە وەڵا باش بوو بەس ئێستا ئێستا باش نییە وەزعی خراپە ئارە وەڵا خراپ بازاری شۆرجە لە کەرکووک یەکێکە لە کۆنترین بازارەکانی ئەو شارە کە بەشی هەرە زۆری کاسبکارانی کورتیدا کار دەکەن بەڵام وەکو دەبینن ینی ئاوەدانی لەم بازارە زۆر کە مسڵاوت دەبێ ماندوو نەبی لێرە کەسابەتی دەکەی من نەوەڵڵا خەڵکی کەرکووکی خەڵکی شۆرجش شۆرجێ بازار چۆ لە چی و مۆزۆ ڕایزەکەم ڕاتب نییە پارە نییە خەڵ فەرمووین بۆ چەنیمان بەس ئێرە کەرکووکە ئێمە کەرکووک نییە با زەلامەیە پارەی چلوێ پەتاتەی نییە لە ماڵۆ بیکڕێ بۆ مناڵەکانی ینی فەقیر زۆرە لە کەرکوو ئەو تۆ بەڕاستەوەڵی ئەگەرەوە فەقیر نیە ناوڕاستە و زادەدان شێیشەکە بەس کاسبی خۆ عیب نییە ئینسان هەر دەبێت کاس نایی مەرافقش دەربدا عیب نییە وانە بەس دەستە خەڵق پانەوە مەکە بەڵام تۆ دەڵێ ڕێژەی بێکاری و فەقیر زۆر بۆ لە کەرکوو کابراایکی وەکەوە مانگی بە 150 لەو پێڵا و فرۆشە ئیشەکە ئەگەر ئیشی هەبێ ئەڕوا لێرە ئیشەکە کورد لێرەدا دەمەزرێ وڵی ئێمەش حەزەی دامەزرێت نازانین ئەوە خۆیان لایەنەکان ئەزانن ئێمە حەزەی دامەزرێت باشە پێش 16 ئۆکتۆبەر باژوەزە یان دۆ شازێ بەڕاستە تو نهاتی تێوان بێرە هاتە بۆیانە پێش 16 ئۆکتۆبەر بێرە یان ئەگەر باتای کاتە سەلام شم بۆ لێکرا نەمەسنەوە ئەوە نەخەڵە باڵە بوو جلی کوردی بازار گرم بوو جلی کوردی کە ئەیان هاوت وڵی سیاغدایان ناگرنیە تەواو ماشەڵان بۆ بێنێ من خۆم پێڵام هاوت وعنی هەنا مەزای چۆت ئەڕوات ئێستا بەخۆشی کاتمەدەتە چواری ماوە یعنی تووسێ ئەگە جاران قاڵم بکەیت لە 95 فەرقی کرا یعنی تۆ ئێستا خۆزگە بەڕابردوودا بەڵێ بێگومان خۆزم بەڕاو وەڵام من جاران ینی ئەوی وال پێ 16 ئۆکتۆبەر بوو ماشەڵا یعنی ئەم کاتانە هات نۆ تەلەڤەکان جل کوردی لەبەرام ئێستا وڵی ئەوە لەبێم تابعەکەم ینی حکومڕانی کورد زۆر گرینگە زۆر گرینگە لە هەموو هەر شوێنێک کورتەبێ ئاوەدانی هەیە بەڵێ لە هەموو دایرەکان گرنگە پێدەم ینی لە هەموو ینی لە هەر شوێنێک حکومڕانی کورت هەبێ ئەو شوێنە ئاوەدانە کەنەی بێ ماڵ وێرانی برای باوکم ئەی چۆن حیات مەسە تۆڕێت و دایرێک کوردێکە ئەتوانێت عین بکات ئەتوانێت کەس بەڵام ئێستا لەبەر ناتوانێت کار ناتوانین چۆم لێ ئەو پشتی هەیە تو پشتت نییە ئێستا کورد بێت پشتە حالی سەوارێت هەندێک کەس دەڵێ کێشەی کورد موچێ ئەگەر موچە بێ هەموو شتێک باشە تۆ دەڵێ چی من ئەڵێم ئەو زۆر هەڵەن ئەو کەسانی کە ئەو پرسیاراکەن ئەو قساکەن ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە کەرکووک ژیا بێتن ئەگەر یەکێ بێ لە شوێنەکەی خۆت دەرت کە من چی لە پارە بکەم چی لە سەروەت و سامان بکەم ئەگەر زەویەکم نەبێت یای بژێم کەی موچە کێشە بووە کورد لە ژیانی بە فەقیری هاتە دەوڵەمەنی قەت مشکلەی نەبووە لە لادێ بووە لە ژار بووە ئێم هەر قەت کێشەی کورد کێشەی موچەنیە کێشەی کورد کێشەیە قومیە ئیتر ئەبێ گشت خەڵک بزانێ ئەوەشی دنیا گشتی تاقیکردنەوە نییە ئەتوانێ بێ هەفتەیە 10 ڕۆژ لە کەرکووک بژێ بزان پارە چیەکە ئەگەر تو زۆڵم و ستەم بەبان سەرتەوە بێ ئێستا مافی کورد لەگەر عەرەب و تورکمان هەمان مافە ناوەڵە هەمان ماف نییە غەدر لە کورد تابە غەدر چۆنە ئیتر خۆ بەستەوە خۆ بەس قەتل عام و غەدرە هەموو شتێ غەدر نییە توی لە خانۆکە دەرتکەن غەدر نییە ئەرز خۆتە تاپۆتەیە لێتەستەنەوە مانامووی غەدر حیساب ناکرێ
ئەمە هەمووی گشتی ئەو حیسابان کێشەی کورموچە نییە مەسەلە نەتەوە ئەوەی هیچ نەبێ بەڕێی من کورد خۆی بەعام خەڵ کەرکووک نازانم سلێمانی وڵێ خەڵ کەرکووک لە 1970 کێشەی قەومیە موچە هەر بەلایەوە هیچ مهم نییە بەلایەوە موچە گرنگ نییە هیچ مهم نییە کەوای ئەوەی کە موچەی پێکگرنگتر لە پرسەنەتەوەیەکان هەڵی کردو ئەوەی هەڵی کرد بۆ ئەزانی نزیکترین بەڵگە کە پێت بڵێم ئاخر هەڵبژاردن کە بوو کورد خەڵک سلێمانی کورچی کوردێ دەربەدەر بوو بۆ هات دەنگیدا بۆ دەنگیاندا ینی خۆت لێکی دەرەوە هەر معادلەکە لێک دەرواڵی کێشەی موچە نییە کێشەی قەومیە تو یەکێ بێرێ لە ناسری و یەکێ بێرێ لە ڕوومادی و عارەب سونس بێلێت و لە پردێ زەویت هەیە لەیلان زەویت هەیە ڕۆژ بە ڕۆژ داگیریکە ئەوەی کێش ماڵوێرانی ئیشوکار کۆی وڵی کزە ئام کزە ژیان چۆنە لە کەرکووک باشە هەروابی خۆشە ژیان وڵای خۆشە نیە وەک جاران بێ کە کاتێ کە کورد حکومێک ئاین سەردەمی حکومڕانی کورد زۆر باشتر بوو یعنی یاتوانی حڕ بوویت بۆ خۆت ئیشتەکرد بۆ ئێستا حڕنی وڵاو حڕە نیمە هەست ناکەی ئازادی ناوە کام ئازاد ئازادی نی لەگەڵ زۆر جارجێ بیستی ئەوە دەبم دەڵێ موچەم هەبێ خاکم ناوێت بەڵام لێرە لە کەرکووک دەردێکی دیکە هەیە سیرکەن بەڕێزانم هەریەکە لەم بەڕێزانە دەردێکی گەورە لە ناو هەناویەتی دەیەوێت دەنگ هەڵببڕێ بەڵام کەس نییە جێلێ ڕابگرێت بزانە چیان نووسیوە تاکەی لە شاری خۆمان ئاوارە بین تاکەی لە شاری خۆمان بێلانە بین ئەو دروشمە بۆچی؟ بۆ بێ ینی ئێوە ئاوارە و بێلانن بەڕاستی ئەمە سیاسەتێکی شۆڤیانەیە بەرامبەر کورد دەکرێت تعریبێکی تازەیە دەستیان پێ کردو لەم شارە بەرامبەر ئێمەی کورد ئێمە 21 ساڵە لەم خانووان ناژین کاتی خۆی ئاوارە بووین چەند کەسن؟ ئێمە خانوەکان چل خانووە بەڵام 65 عیلەی تیاژێ 65 خێزانی کورد بەڵێ لە ساڵی چەندەوە لێرە دەژین؟ ساڵی 2023ەوە ئێمە لێراژین لە 2023 خانوو بوو یان کەلاوە بوو هەیکەل بوو بەس سەخت و دیوار وی شتێتری نەبوو پارەتان زۆر لێسەر پارەمان زۆر لەسەرف کردووە کەسانێکەیە هەمووی بە پارەیە کڕیوێتەوە باشە ئەمە ئی کۆمپانیایە بە حیساب ئەمە بە حیساب کۆمپانیای نەوتە ئەرزەکەی عەرزی مالیەیە بەس داروبەردەکەی سەری بلۆکەکانی کۆمپانیای نەوتە باشە ئەو ڕاقەی دەبینن بەڕێزانم یعنی نەعەدالەتەکە حەز دەکەم خەڵکێک بزانێ کە زۆر جار دەڵێ کاکە بەس موچەم هەبێ ئیتر سڕ و دەدات با ڕوو بدات ئەمە نەحەقیە بەرامبەر بە کوردان دەکرێت لە شاری کەرکووک لە بەغدا هەمان مولک بەسەر عەرەب تاپۆ دەکرێت بەڵام ئەمانە لەبەر ئەوەی تەنها و تەنها کوردن دەڵێن دەبێ چۆڵیکەن دەڵێن چۆلیکەن باشە لێرە مام حاجی بەرپرسەیە مەحافظەیە دادگا هەیە ئەدی باشە چی نەچوونە لای هیچی نەهاتوە کە برێن ئەوە دەردەکەمانەکەوە دەردەکەمان تیمار بکە چەند ڕۆژ ئێوە لێرن ئەمە لە 2023 بە دواوە ئەلێرە ئەوە 2 مانگ قسوورە 2 مانگ و قسوورە خەڵکیشتان گیراوە هەموو نەفەرشمان گیراوە لەبەر چ؟ وەڵا لەبەر ئەوەی لە ماری خۆمان دانیشتین ئەساس ئەمە لەو خانوانەین تەجاوزین باشە کەس نایە بە دەنگی ئێوە هەتا ئێستا کەس نەهاتووە برێمانتان نەچێ کەس نایە ناوەڵ باش ئەی بە تەمای چینە مام ئاجی ئەو دەردەکو چارە سەر دەبیەوە ئێمە لە 2023 لێوین هەمووی پەرگەندە بووین لە شارەکان طبعا سەدام حوسێن دەزانن ڕاو ئەو عالەمەدایان دەیکوژیان ئەدامەکان دەبێت هەر هاتایە هەموو لە سلێمانی هەولێر ئەم ناولا کەوت بووین کە هاتینەوەتمان ئینشاءڵڵا ئیسراحەت دەکەین هاتنە ناو ئەو کەلاوانە ئەو هەیکەلانە هەیکەل بوو هەمووی بە پارەی خۆی ئەوەتە هەمووی بە پارەی خۆی تەواوی کردیە لە 2023 هەتا ئێستا باشە بۆ ئەوان ڕەوایە لە بەغدا و بەسرا و کووت و عیمارە تاپۆی بکەن لۆ بۆ ئێمە جەفایە لۆ بۆ ئێمە کوردین بەس بەدەر لەوەی کە تاپۆی ناکەن دەڵێن بڕۆنە دەرێ بەدەرەوەی تاپۆی ناکەن ئەو جادرێن بڕۆنە دەرێژ ئەنگۆ لە بەرەوەی دەشتان گرن باش ئەگەر ئێوە دەربکەن چێ دێتە جێتان بتمان عربي نشكنك إما عربي هاوردا يعني تأكيدا بو برون خلشي بيغانة ديتا شو بيغمان باشا إيه ولا دروا نسيوتانا
محەممەد شەیع سوودانی سەرۆک کۆمار کەس نهاتووە بڵێ کاکە گرفتان نەخێر سدان نیدامان کردووە کەس ناوتە باشە بانگەواستان لە ڕێی کوردستان 24ەوە بۆ چێ داوا لە چێ دەکەن بە دوواددا چوونێکتان بۆ بەرپرسانی کورد داوایان لێکەن بێن بە هانامانەوە هینما لەسەر لازم یعنی پێتان وایە چارەسەری دەردەکەی ئێوە هەر لای بەرپرسانی کووردە بەرپرسان توانن دیڤعمە لێکەن کووردە داوا لە ڕێی وەزەرا ئەکەین بێن بە هانامانەوە بێنە سەرخەت هەتاکەی ئێمە بەم وەزع بژین دەردی ئێوە هەر لای سەرکردەکانی کورد چارەسەرە بە بۆ چوونیەوە بەڵێ داوا بەڕێز بەڕاستی لە کاک مسرور یەکەین کەوان ڕۆژانە پەیوەندیان لەگەڵ بەغایە هەیە ئێمەی کورد لەم شارەوە دەربەردەرەکرین وا لێمان ئەژیرێ زیندانەکرین بێکەسین لێرە کەس خۆی ناکا بە ساحێبی ئێمە بەڕاستی ئەوان کەسی ئێمن کێشەکە کێشەی ناسنامەیە کێشەی ناسنامەیە بەڵێ فەرقی نییە مەسەنەوە لە بەغا خانوەکان تاپۆ کرێ لەسەر قومیەتیەکی تر ئێمە لێرا بێ دەربەدەر بکرێن و دەست بەسەر بکرێن ئێوە لە نووسنگی عقارە دیش دەکەن بەڵێ باشە پێم بڵێ خانوویەک لە گەڕەکێکی عرب نشین خانوویەک لە گەڕەکێکی کوردنشین کامیان گرانترە بەعام ئەم بەقسەدە عەرەبەکان گرانترە بەڵێ بەس پێم بڵێ خزمەت گوزاریەکان ئێستا بە عەدالەتی دابەش دەکرێت لە نێوان گەڕەکە کوردنشینەکان و عرب نشینەکان بە تاکید خزمەت گوزاری بە عەدالەت نییە لەم کردکوێ نییە ناوەڵە هەتا گەڕەکە عەرەبەکان بمێنێ ئێمە جارێ ئێمال کراین لا مشتێکەوە ئێستا ئێوە مرتاحن لە ڕووی ئیداری و خزمەت گوزار ناوەڵام مرتاح نیمان بڕۆ لە شارەکە لا هەمووی پرسیار کە بزان کێ مرتاحە گرفتی خزمەت گوزاری چە شەقامی نوێ نییە کامە شەقامە کامە جادەوبانە کامە کۆڵانە ئاو کارەبا بڕۆ سەیکە ئاو کارەبا وڵای ئاوەکە بزانام 2 سەعات دێوەڵێ ئینە تەرە بۆ تەرەفلایتەکانی دیاتەوە 2 سەعات دێوە گەڕێتەوە ئەی چی هەیە کەرکووک چی هەیە وڵای هیچی نییەوە تا خۆتان توان کامێری و تەسویریکەن ئەوە سەری ڕوکنەکەی ئێرە زبڵدانێکە بۆ خۆی هەموو نەخۆشەکان لەوانەوە پێیا بێ باشە پێم بڵێ پێش 16 ئۆکتۆبر یان ئێستا کەم دۆخ باشتر وڵا پێش 16 ئۆکتۆبر باشتر پێشتر چی هەبوو ئێستا چی نییە پێش و خزمەت گوزاری زیاتر بوو بەستە کەمە ماڵتان لێرەیان لێرە کەسابەتی لێرە ماڵم لێرە باشە ئەمە چیەوە بۆ زبڵ و خاشاک جادە نییە بۆ وایەوە کوڵانانێ منتقەوە هیچی ناکرێت نە خزمەت گوزاریمان باتەوە نە شتێکمان باتوە ئاوەکەی خۆمان ڕەمان شەشاو هەموو شتێکە خۆمان کردومانە ئامود سێری عامودی لێنە ئامودەکەش خۆمان کردو ئیدارەی ئێرە چ دەکاگەر ئامود بە خۆت بهینی ئاوەکە بە خۆت ڕای بکێشی ئەدی ئیدارەی پارێزگای کەرکووک چ دەکات وەڵای بۆ خۆی بۆی خەوت و هیچتر ئەی پارە وەردەگرن بودجە هەیە وەڵای نازم لە منتقەیەمە هیچ سەوشانانی نییە ناوەڵای هیچمان هاتو ئاهەنگ تۆ چالاکوانی لە نزیکەوە ئاگاداری دۆخی کەرکووکی لێرە ژیان دەبەی لە بەغدا ژیان بەسەر دەبەی بەڵام ئەوەی تایبەتە بە کەرکووک پێم بڵێ لە دوای 16 ئۆکتۆبر بەغدا چی بە کەرکووک داوە چی لێ سندووە ئەوەی بەغدا لە دوای 16 ئۆکتۆبرەوە بەخشیوێتی بە کەرکووک ناجێگیری دۆخی ئەمنیە بێکاریە جیاکاری خزمەت گوزاری لە نێوان گەڕەکەکانایە و بێبەشکردنی گەڕەکە کوردەکان جیاکاری لە پرسی دامەزراندنی گەنجەکانمایەدایە کە هەر پرسێکی دامەزراندن نەبێ سێ بەشی عەربی هاوردێ بەشێکی کورد و تورکمانە هەست دەکەم ینی باسی ژیان بکەی لە کەرکووک خەڵکێک لە هەولێر دەژی لە سلێمانی دەژی لە دۆهۆک دەژی زۆر زار تێبینی ئەوە دەکات دەڵێ کاکە موچە نییە موچە هەیە بەڵام هەندێک وەکو دەزانی یعنی مانگانە نادرێ خاک موچە ینی چۆن بەراوردی دەکەیت بەڕاستی من ئەم قسەیە بە ئامانەتەوە ئەڵێم خاک هیچ شتێک نییە بەدی یعنی تەنانەت ئێمە ڕوحیشمان ئەبێ لەسەر خاک بێ نەک موچە بین بەراوردکەین بە خاک چونکە
ئێمە ساڵانێکە خوێنە بەخشین بۆ ئەم خاکە ئێستا نابێ بەراوردیکەین بە موچە ئێمە دەڵێ موچە هەموو شتێکە ینی مرۆڤ ئەگەر پارەی نەبێ ژیانی نابێت لێرە موچە هەیە چی شتێک دەست ناکەوێت لەکەن لێرە موچە هەیە بەڵام برسی خاک نییە هیچ شتێک بەدیلی خاکمانیەک و ئاماژەم لێکرد لێرە موچە هەیە بەڵام کە سادەترین مافی خۆمان بەرزڕاگررتنی ئاڵای کوردستانە و هیچ دقێکی یاساییش نییە کە مخالفەی بێ و پێچەوانەی بێ لەم ڕۆژانەدا بە هەموو جۆرێک ڕێگریان کردووە لە بۆ نەتەوەیەکاندا لێمە لێرە موچە هەیە بەڵام ئەمنیەت نییە لێرە موچە هەیە بەڵام نەزاهەت نییە لێرە موچە هەیە بەڵام نادات پەروەری هەیە بەرامبەرمان وەکو کورد لێرە موچە هەیە بەڵام کورد وەکو نەتەوەی دووەم سەیرەکرێت گەنجی ئێمە هاوشەوەی پێکاتەکانی تر گەنجی کورد دەتوانێت دامەزرێ لە شوێنەکان دامەزراوەکان نەخێر هەرگیز دەردەکرێت هەرگیز ناتوانێت دابمەزرێت ئەگەر داش بمەزرێت ئەوە بە پارەیەک بەرامبەر بە ڕێژەیەکی پارە وکو ڕەشوەیەکەدا لە بەرامبەر دامەزراندنیان و هەروەها لێرە موچە هەیە بەڵام بەرپرسە کوردەکان یەکەیەکە لە پۆست و ئیدارەکان دەرئەکرێن ئەمانە جیاکاریە لە نێوان موچە هەیە لە کەرکووک بەڵام وەک دەبینین ڕوخانی شێ ماڵی کورد ماڵی کوردە ڕوخێنرێ لە دوای 16 ئۆکتۆبەرەوە نزیکەی 2000 عەرەبی هاوردە هاتووە خانووی زیادە ڕۆیان بۆ کردووە بەڵام گەڕەکە کوردەکان ئەڕوخێندێن بە بڕیاری پارێزگای کەرکووک کوردی کەرکووک گەنجی کەرکووک کە ناسنامەی کەرکووکە دانیشتووی کەرکووکە بە هەزار چێشمە کێش تاوەکو ئەگەر بەغداش بڕیار بدا لە دامەزران ئەوە پارێزگاری کەرکووک ئیدارەی کەرکووک ئاستەنگی بۆ دروست ئەکات. لەم بە دوواداچوونە بۆمان دەردەکەوێت کێشەی ناسنامە و کێشەی نەتەوە و کێشەی نیشتیمان زۆر گەورەترە لە کێشەی موچە کاندێک جار لە هەرێمی کوردستان بەراوردی خاک دەکرێت ئەوەی لێرە ڕوودەدات مەترسیە لەسەر تاچی کورد مەترسیە لەسەر ئایندەی مەترسیە لەسەر ماڵ و منداڵی دەستگرتن بە خاک بەواتای ئایندەی ئێستا و داهاتوویەکی باش تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرە.